سەبارەت بە هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر و کاردانەوە نێودوڵەتیەکان بەڕێز میسال ئالوسی سیاسەتمەداری دیار لەگەڵمانە. بەڕێز میسال سوپاس مامەدەبوونی بەڕێستان بە بەراورد بە ناوچەکە هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت بە تایبەتی لە ڕووی سەقامگیریەوە لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە زۆر سەقامگیرە. بۆچی ئەکرێتە ئاماج؟ يعني أول شيء أنا أعزي أهالي الشهداء. سەرەتا دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی خانەوادەی شەهیدان و کوردستان بکەم. پێویستە واقعەکە ببینین لە مێژوودا سەرنجار شتی وها زۆر بووە کاتێک ڕژێمی ئێران ڕژێمێکی ئەلمانی بوو هەمیشە ئاراستە کراوە. ئێستاش بە هەمان شێوە ئاراستە دەکرێت و دەکرێتە ئامانج بەر لە سەددام و لە کاتی سەددام و دوای سەددامیش بە هەمان شێوە کوردستان هەمیشە کراوەتە ئامانج لە پێناو چی؟ لە پێناو ئەوەی کە کورد هەوڵی ئەوەداوە مافەکانی خۆی بەدەست بێنێت، مافی سەرەتایی خۆی بەدەست بێنێت بۆ ئەوەی بتوانێت بنیادنان و زانکۆ ئەو شتانەی کەوا دەیەوێت جێبەجێ بکات. کاتێک تێبینی ئەوە دەکەین هەر کاتێک داوای ماف کرابێت لە شام و ئەنقەرە و بەغدا و تەهران گڵۆپی سوور هەڵکراوە. بە بۆ چوونی من ئەم هێرشانە هەمویان هێرشی شکست خواردوون و تەنانەت دەتوانم بڵێم ئەمە هێرشێکی تیرۆریستیە لەلایەن ئێرانەوە کراوە. لێرەدا خاڵێکی گرنگ هەیە، ئەوش ئەوەیە کە هەمومان دەزانین سیستەمی عێراق لە بەغدا لەگەڵ ئێران هاوپەیمانن، تەنانەت هاوپەیمانەکانی ئێرانیش لە بەغدان و تەنانەت ئەوانیش دەڵێن ناکرێت شتێکی لەم جۆرە بکرێت، ناکرێت هێرشێکی لەم جۆرە هەبێت. بۆیە من دەڵێم هاوپەیمانەکانی تاران لە بەغدا ئەوانیش دەڵێن ناکرێت بەم شێوەیە هێرش بکرێتەوە. ئەمە واتای ئەوەیە کە ئێران لە بەغدا و لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە وڵاتانی ناوچەکەش ئێستا دۆڕاوە، چونکە لە هەموو لایەکەوە سەرکۆنە کراوە. تەنانەت هەموو وڵاتانی جیهانیش هاوخەمی و پاڵپشتی خۆیان بۆ کوردستان پیشانداوە و سەرکۆنەی ئەم تیرۆرەیان کردووە. ئەگەر باسی هەڵوێستەکانی عێراق بکەین، عێراق وەکو دەوڵەتێکی فیدراڵی توانیوێتی هەڵوێستی هەبێت بەرامبەر بە ئێران؟ هەڵوێستەکان لە ئاستی پێویستدا بوون؟ ئەگەر بێت و لە بەغدا حکوومەتێک هەبێت و خاوەن سەروەری خۆی بێت و ڕوبەڕووی هەموو هێرشێکی دەرەچی بێت، ئەگەر ئەمە بوو بە بێگومان شتێکی وەها بەسەر کوردستان نەدەهات. ئەمەی ڕووداوە لاوازی حکوومەتی بەغدایە، حکوومەت لاوازی حکوومەتە بە شێوەیەکی گشتی، چونکە هەر ئەو ڕێگە بەوان دەدات کە ڕژێمی ئێران هەڵسێت و هێرشێکی لەم جۆرە ئەنجام بدات. ڕژێمی ئێستای ئێران تەنانەت لەلایەن خودی خەڵکی ئێرانیشەوە ناڕەزایەتی هەیە بەرامبەری، چونکە بۆچوونێکی زۆر سەرەتایی هەیە و بۆچوونێکی تیرۆری هەیە. تەنانەت جیهان هەموو وڵاتانیش ئەمە دووبارە دەکەنەوە و بێگومان ئەم هێرشە سەرکەوتوو نەبووە. کاتێک هێرشی کردووە سەر کوردستان سەرکەوتو نەبوو. پاکستانیش بە هەمان شێوە. ئەگەر بێت و بەراوردی عێراق و پاکستان بکەین، پاکستان ڕاستەوخۆ هەڵسا بە وەڵامدانەوەی، چونکە مافەکانی خۆی دەپارێزێت و ڕێز لە خۆی دەگرێت. بەڵام حکوومەتی عێراق تەنیا بەوە ماوەتەوە کە سەرکۆنەی ئەم پرسە بکات. دەڵێت ئەوە هەندێک لە سیاسیەکان دەمەوێت دووبارە بکەمەوە، هەندێک سیاسیەکان ئەمە دەکەن، بەڵام ئەوانی دیکە بەوە دەکەن کەوا ئێران تیرۆرەیەکی کردووە. هەندێک لە سەرکردەکانی حکوومەتی بەغدا بێگومان هەڵوێستێکی باش و ئەرێنی هەیە. سەرڕای ئەوەش پێویستە هاوکاریەک پاڵپشتیەکان بۆ بکرێتەوە. هەژمونی خۆی هەبێت بەرامبەر بە وڵاتانی دراوسێ و بەرامبەر بە تایبەتی بەرامبەر بە ئێران. مەبەستت
نفوزی ئێرانە يعني من خلال الإرهاب بڵێ يمكن تصنع کاتێک النفوذ. لكن هذا النفوذ ئەمە هذا- هەبێت بێگومان هذا النفوذ غير نفوزێکی مستقر. هەیە ئەمە يعني نفوزێکی يجب أن سەقامگیر نتحدث عن نییە حقيقة. هەژمونێکی استهداف سەقامگیر كردستان نییە هو أيضا استهداف لكردستان إيران. بە هو ئامانجگرتنی تهديد واضح. کوردستان استهداف ئەمە كردستان هو أيضا بێگومان استمرارية بە لاستهداف ئامانجگرتنی الشعب السوري. خەڵکی سووریایە بەردەوامبوونی ئەم هێرشانەیە بەردەوامبوونی بە ئامانجگرتنی خەڵکی لوبنانە دەمەوێت شتێکی دیکە دیکەت پێ بڵێم ئەم جۆرە هێرشکردنە هیچ پاڵپشتێکی بۆ ئێران نەبووە هەندێک لە حەماس دەتوانم هێرشانی ئێران بوو هەڵوێستی بۆ دەڵێت دەبێت ڕێز لە سەوری خاکی عێراق و هەرێمی کوردستانیش بگرێ وەکو دراوسەیەک کە نزیکە لە ئێرانەوە. تعريف الإرهاب سواء كان پێناسەی تیرۆر ئەگەر بێت و تیرۆری کەسی بە یاخود دەوڵەتی بێت پێناسەکە ئەوەیە کە ئێران چەندین جار پێ ئەو پێناسەی لە خۆگرتۆ کردوویەتی کوردستانیشی چەندین جار کردوەتە ئامانج بۆیە هەموو پاساوەکانی ئێران لە درۆ پێک هاتووە باز لەوە دەکەن کەوە هەندێک لە في أربيل خاڵ هەن لە هەولێر باشە ئەگەر بێت و حکوومەتی ئێران ڕۆژانە سنووری عێراقی بردومان دەکات باشە ئەم سنوورانە ئەم گوندانە ئەو خەڵکە جوتیارە ئەخۆ ئەوانە هەمویان لە وڵاتێکی بیانیەوە هاتوون بێگومان ئەمە پرۆپاگەندەیەکی ناسەرکەوتووە و ئەمەش شکستی ئێرانمان پێ دەڵێت ئێران لە عێراق شکستی هێناوە لە کوردستان و لە سووریا و تەنانەت لە لوبنانیش شکستی هێناوە پێویستە ئیدارەی ئێران دابنیشن و پێداچوونەوە بە خۆیان بکەن و خۆیان لەم جۆرە توندوتویژیە بە دوور بگرن ڕێز لە مافی مرۆڤ و مافی ئافرەت و مافی گەلانی دیکە و مافی وڵاتان بگرن لە ئەنجامدا کوردستان سەرکەوتوو بووە و ئەم سەرکەوتنەش هەر بەردەوام دەبێت چونکە ئیرادەیەکی سیاسی کوردی حکومی هەیە لەلایەن کوردستانەوە کە بە هیچ شێوەیە خۆی بەدەستەوە نادات و خۆی بەدەست هیچ وڵاتێکی دیکە نادات. سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لە دافۆس لە میانی بەشداریکردنی لە دافۆس وڵاتانی دنیا بەگشتی یەک ڕێیان هەبوو لەسەرەوەی کە سەرکۆنی هێرشەکانیان کرد دواتر ئەم یەکڕائیە ئەم سەرکۆنەکردنە چی بە دوادادێت؟ ئەم سەرکۆنانە بێگومان پەیامێکی ڕوونە یەکەمیان بۆ بەغدا پێویستە خۆیان لە ڕژێمی ئێران بە دوور بگرن و بڕیاری سربەخۆی خۆیان بدەن و ڕێز لە سەروەری عێراق بگرن ئەمە پەیامێکە بۆ ئێران ئەوەیەکەوە وڵاتان بەرگەی ئەم جۆرە دزی و ڕێگری کردن و تەنانەت پێشەڵکردنی دەستور و پێشەڵکردنی دیموکراسی هەرگیز قبول ناکەن بۆیە پەیامەکە ئەوەیە کە جیهان ڕێز لە مافی کورد دەگرێت ڕێز لە مافی عێراق بەغداد بەسرە دەگرێت و تەنانەت ئەمە پەیامێکی ڕوونەکەوە شکستیان هێناوە دەمەوێت بە شێوەیەکی ڕوون بلێم کە ئەمە لە چەند ڕۆژی ئایندەدا چەندین سوپرایزی نوێ و باشمان بۆ دێت ئەوە دەردەکەوێت کەوە ئیرادەی خەڵک لە ئێران گەورەترە دەتوانێت وا لە ئێران بکات کە ینی ڕێز لە دراوسەکانی بگرێت و ڕێگر بێت لەو هێرشانێکی کاتە سەر دراوسەکانی پێویستی بەوە نییە پێویستی بە جۆرە شارێک نییە ئێران خۆی لەگەڵ خۆیدا لە شەڕدایە ئێستا ئێران لە حاڵەتی بەرگریدایە هێرشی کردوتە سەر کوردستان بەڵام کێشەکە ئەوەیە کە لە ڕووی دیبلۆماسی و سەربازی و عێراق توانایەکی وەهای نییەکەوە وەڵامی ئێرامداتەوە بەڵام پاکستان بە شێوەیەکی توند وەڵامی ئێرانی داوەتەوە و ئێران ئێستا بێدەنگە بۆیە
پێویستە ئێران ئەو عقلیەتە بەدەست بێنێتەوە کە ڕێز لە هەموو لاک بگرێت نەک تەنیا ئەو هێرشانێکەوە بۆ شام و کوردستان دەکات خەڵکی عێراق مافی ژیانیان هەیە دەیانەوێت بە شێوەیەکی خۆشگوزار بژین شارستانیەتێکی زۆر گەورەیان هەیە چەندین دیرۆکی مێژووی و ئایدۆلۆژیان هەیە بۆیە پێویستە من باوەڕم وایە ئەمە سەرکەوتوو نابێت گۆڕانکاریش هەر لە نێو خۆی ئێرانەوە دەست پێ دەکاتەوە شارەکانی دەرەوە ئایا ئەمریکا بەرژەوەندی خۆی لە ناو وڵاتدا پارێزێ لەم وڵاتە و هەرێمی کوردستان هاوپەیمانێتێکی باشی ئەمریکایە لە جەنگی ڕووبەڕووبوونەوەی دژی داعشیش پێ دوایە ئەمریکا بتوانێت وەڵامی بۆم هێرشانە هەبێ لە عێراق ئەگەر بەڕوونی قسەت لەگەڵکە من وەکو کەسێکی لیبرال و دموکرات ئەگەر بێت و هەوڵی ئاسانکردنەوەی ئەمریکا و بڕیارەکانی ئەمریکا ئەگەر بێت و لە هەندێک بڕیاردا ئەمریکا بڕیاری باشیدا بامە نەدەبوو خۆتان دەزانن ئەمریکا خاوەن هێزێکی گەورەی سیاسیە و ئێستا ئێران و ڕژێم ئێرانی گەمارۆ داوە ڕێگری لە هەموو ئەو توندوتیژانی ئێران دەکات من باوەڕم وایە لێرەدا ئەمڕۆ گۆڕانکاریەکی گەورە هەیە لەلایەن ئیدارەی ئەمریکاوەکەوە بڕیارەکانی خۆیان گۆڕیوە لەبارەی ئێرانە و ئێران ڕوبەڕووی توندیەکانی و تووڕەیی ئەمریکا بووەتەوە لە سەرزە وڵاتانی ئەو ناوچەیە ئێران لە هەم ئەو وڵاتانەدایە بەڵام دەتوانم پێ بڵێم ئێران ناتوانێت ڕوبەڕوو بێتەوە هەموو ئەمانە پێمان دەلێتکەوە ئەمە پەیامێکی ڕوونە کە ئێران لە بەرامبەر ئەمریکا وڵاتانی دیکە خۆی بەڕادەست داوە بۆیە ئەم حکوومەتانە توانای بڕیاری سیاسی باشە نییە بۆ نمونە لە بەغدا لە لوبنان لە سووریا توانای وەڵامدانەوەیکی سیاسی باشیان نییە بۆ نمونە باسی تورکیایی دەکەن ئێران ناتوانێت لەگەڵ سعودیا یاخود لەگەڵ تورکیا ئەم جۆرە هەڵسوکەوتانە بکات بە شێوەیەکی گشتی باوەڕم وایە ئیدارەی ئەمریکا دەستی بە دانوستانەیەکی نوێ کردووە و ئێران ئێستا لە شپرزەیەکی گەورەدایە پرسیار ماوە کە زۆر پێم گرنگ و پێم خۆشە وەڵامی بەڕێستانی لەسەر بزانم کۆمەلگەی نێودەوڵەتی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی چۆن ناتوانێت سزای ئێران بات و گۆشەگیری بکات لە ڕاستیدا نەک تەنیا کۆمەلگەی نێودەوڵەتی بۆ نمونە کۆمەلگەی نێودەوڵەتی کاتێک باس دەکەین لە ڕێگەی کەناڵی ئێوەوە قسەی لەسەر دەکەین لێرەدا سەرکەوتنیشی ڕوون هەیە ئەم سەرکەوتنەش سەرکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردەکانی کورد و سەرۆک بارزانیە وەکو سەرۆکی نەتەوەیەک و هەروەها سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی ئەمە زۆر گرنگە سەرکەوتنەکە لەوەیە کە خەڵک و جیهان ڕێز لە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگرن ئەگەر بێت و لە کوردستان جێڕە شێوەیەکی حکومی هەبا یاخود کێشەیەکی سەرکردایەتی هەبا یاخود خۆی ڕادستی ئیرادەی وڵاتان دابا بێگومان وڵاتانی جیهانیش هەڵوێستێکی لەم جۆرەیان نەدەبوو بۆیە پێشمەرگە و خەباتی هەموو ئەمە سەرکەوتنە ئێران نیازیەوەی هەیە کوردستان بکاتە عمقی استراتیژی خۆی وەگەوەی کە ئێران عمقی استراتیژی منە یەمەن عمقی استراتیژی منە نیازیەوەی هەیە لە ڕاستیدا کوردستان بەشێکە لە استراتیژی قوڵی ئێران و بەغدادیش بە هەمان شێوە ئێرانیش ئەمانە هەموو بەیەکتر بەسراونەتەوە ئەمە شتێکی ئاساییە قوڵی استراتیژی لەوانەیە پەیوەندی بە بنیادنانەوە بێت و یاخود بوارەکانی دیکە و کەرتەکانی دیکە بێت بۆیە ئەم پرسە ناکرێت لەلایەن ڕژێمێکەوە بەکاربێنێت بۆ کوشتن و تیرۆر بەدار سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان سوپاس بۆی کە لە ستودیۆ لەگەڵمان بن